شەڕینەوان ئێران و ئیسرائیل سەر لە بەیانی 23 جۆزەردان بە هێرشی دەوڵەتی ئیسرائیل دەستی پێکرد. دەوڵەتی ئیسرائیل لە ئەنجامی هێرشەکانی خۆیدا بەشێکی زۆر لە دەسەڵاتدارانی پایەبەرزی ئێران و ناوەندەکانی وزەیی و سەربازی کردە ئامانج. پرسیار ئەوەیە کە داهاتووی ئەم هێرشانە بەرەو کوێ دەچێت؟ ئێران و کوردستان دوای ڕوخانی کۆماری ئیسلامی بە چ ئاراستەیەکدا دەڕوە؟ ئەگەر ئەم هەڕەشەی یا ئەم حەملانی کە ئیسرائیل بە کۆماری ئیسلامی کردوویەتی باعث بێت کە کۆماری ئیسلامی بڕوخێ لە داهاتووی ئێران و هەروە لە داهاتووی کوردستانە دیارە ئاڵوگۆڕی زۆر پێش دێت. مەسئلەی ئەوەڵەوەیە کە ئیمکانی هەیە لە کوردستانە بۆشاییەک پێش بێت، بۆشایی هێزی یا قودرەت پێش بێت کە لێرەیە چاوەڕوانی ئەوە کرێت کە هێزە سیاسیەکانی کوردستان حزب سیاسیەکان بە کۆمەکی خەڵکن، نە ئەوەی کە بەتەنیا یا خۆیان بەتەنیا حرەکەتکەن، ئەوەی کە ئەوان بتوانن بە کۆمەکی خەڵک لەژێر چەترێکی هاوبەشە بە یەکەوە لە بەرژەوەندی مەنافعی ئەسڵی کوردستان بەکو بەرژەوەندیەکی هاوبەش حرەکەتکەن. ئەمە پێم وایە زۆر زۆر شتێکی گرنگە بێت، چون دیارە هەر گروپێ هەر کەسێکی کەکە لە مەرکەز لە ئێران بێتە سەرکار، ئەوان پێم وانیە کە سازشێکی دموکراتیکیان لەگەڵ کوردستان لەگەڵ خەڵکی کوردستان و ئەو بێستەڵاح مەنافع و بەرژەوەندی کوردیان بێت و حتا ئێمە شێفکە لەواکەین و کە هەڕەشەی ئەوە هەیە کە بەتایبەت ئەگەر سەڵتەنەت تەڵەبەکان بگەینە قودرەت ئیمکانی ئەوەی هەیە کە ئەوان حتا گەرەکیان بێت هەڕەشەیەکەن لە کوردستان و بێنە ناوخودی کوردستان. جا بۆیە هێزی سیاسی کوردی ئەشێ ئامادەگی بێت و ئەوە لە شەرایەتێکایە کە ئەوە هێزە سیاسیانی کوردستان فەرق ناکات چه حزبێکی سیاسی بن. جا ئەگەر هەموویان بن کە چه باشتر ئەوان بەرژەوەندی کوردی بناسن، بەرژەوەندی ملەتەوەی کورد بناسن، بە دەست هەڵگرن لەو کێشە و بێستڵاح ململانێ و ڕقابەتە ئیدۆلۆژیک یا حزبیە کە تا بە ئیمڕۆ بوویانە، چون ئێمە ئازموونی بزوتنەوەی ژینایشمان بوو کە دەرفەتی زۆرمان لە دەستا. زۆر گرنگە کە ئێمە ئەم دەرفەتە لە دەست نین، هەرچەند خودی ئەم دەرفەتش ئەم شەرایطیش کە پێشاتە ئەتوانێت بۆ خۆشی مەترسی بێ، ئەتوانێت بۆ خۆشی مەسئلەی بێت. بەڵام ئەگەر هێزی سیاسی کوردی بە نسبەتی بەرژەوەندی کوردستان حرەکەتکە، پێم وایە ئەتوانێت ئەو هێرشانە ئەو تهدیدانە تبدیل بە فرسەتکە لە کوردستان. ئاقاری ڕووداوەکان سەرنجامی وەزعیەتێکە لە ئێران و کوردستان دێتە ئاراوە، پشتبینیکردنی کارێکی ئاسان نییە، کەسێک بتوانێت ڕێک ئاوا دەبێت. بەڵام ئەوەی ڕوون و ئاشکرایەکە لە حاڵەتێکی وادا کۆمەڵێک ئێنەرژی یەکجار گەورە ئازاد دەکرێن کاتێکە چنگی خوێنینی کۆماری ئیسلامی لە بینەقاقی خەڵک بەربوو. گەلێک لایەن و ئەکتۆری جۆراوجۆر دێنە مەیدان، هەر کەس هەوڵەدا بە شێوەی خۆی و بەرژەوەندی خۆی ڕووداوەکان بەو ئاقارەدا بکە خۆی پێخۆشە. لە حاڵی حاضردا ئەمە شۆڕشێک نییە، انقلابێک نییە کە بڵی خەڵک ڕاپەڕێون لە شەقامن دێن ڕێبەرانێکیان هەن ڕێگەیان پێنیشان دەدەن داهاتووی ڕووداوەکانی ئەوان دەرێک دەکەن. وانە ئەمجارە هێزێکی دەرەکی هاتووە بە تەیارە بە بۆمب کۆماری ئیسلامی ئەڕۆخێنێ. کۆماری ئیسلامی لە ئاستانەی ڕۆخان و لە بنچوندایە، کۆمەلگا لە پەرێشانی و لەژێر تۆپ و بۆمب و ئاگر و ئاسنێکدا کە ئەم شەڕە لەگەڵ خۆی هێناوێتی شۆکێکی گەورە کۆمەلگاکەی داخۆشیوە. لە دامرکانەوەی ئەم وەزعەدا بێگومان وەزعی شارە گەورەکان وەزعی ناوەند بە جۆرێک ئەبێت کە ئەم هێزانەی کە کۆماری ئیسلامی ئەڕۆخێنن ڕۆڵێکی گرنگیان لەسەری ئەبێت. ئەوەی بۆ کوردستان و ناوچەکانی دیکە وەکو بەلوچستان و شوێنەکانی هاوشێوەی کوردستان ئەگەڕێتەوە، بە بڕۆی من هەر کام لەمانە ئەتوانن دەرفەتێکی گەوریان بۆ ئەخڵقێت کە لەو وەزعیەتەدا ئاڵوگۆڕەکان و قەزانجی خۆیان و لەو ناوچانەیەدا کە نفوذ و ئێعتیبار و توانایان هەیە بقۆزنەوە لە بەرژەوەندی خۆیان هێزێکی گرنگی حساب لەسەرکرا و دروستکەن. ئەمە کۆمەڵێک مەرجی هەیە. من بە دەرفەتی درێژ ئەتوانم باسی کەم کە ئەگەر چی بکەین باشترە بێ، ئەگەر چی نەکەین حتمما ئەتوانێت خراپ و زیانبار بێ. بەڵام لە دەرەجە یەکەمدا یەک دەنگەیەکی هەم ناو کۆمەلگا هەم ناو هێزە سیاسەکانی پێویستەکە. هی کۆمەلگاکە حتمیە. من ئەزانم دڵنیام بە پێپەیوەندی هەیە کە هەمە بە پێش تەجروبەیەکە هەمە کۆمەلگا ئامادەی ئەم یەکدەنگی و پێکەوە هاوکاریکردنەیە. بەڵام من ئەمە لە ناو هێزەکانە نابینم. من پێوە
کەس ناتوانێت بەدڵنیاییەوە بڵێت کە ئەمن وڵامی ئەم پرسیارەم هەیە. ئەوەی کێمە دەتوانین فقط دەتوانین لێکدانەوەیکی بۆ بکەین کە ڕەنگە بەو جۆرەش نەبێتێنێ لێکی دێنەوە. جمهوری ئیسلامی ئێرانی کردبووە داشەهارەیەک ئاوقای هەموو وڵاتانی دنیا، هەموو وڵاتانی دراوسەی کرد، بەری هەر جۆرە بازرگانێک و سرمایه‌گوزاریێکی لە ئێران گرت و هەر بۆ پێیەش مافیایەکی گەورەی ماڵی سیاسی کۆمەڵایەتی و ڕێکخراوەی ساز کرد کە ئەم مافیانە لە ماوەی ژیانی ڕەشی جمهوری ئیسلامیدا بەربینگیان بە ژیانی خەڵکی ئێران گرت بوو و خراپترین وەزعی ژیانیان بە بەسەر خەڵکی ئێراندا سەپاندبوو. من وابیر دەکەمەوە کە ئەمریکا وەکو زلهێزێک زۆر لە مێژە بینی ڕەنگە زیاتر لە 20 ساڵ بێت کە پلانی گۆڕانی خاوەرمێنێ ڕۆژهەڵاتی ناوەڕاستی هەیە و ئەوانە پلە بە پلە حەول دەدەن کە ئەوە بەڕێوە بەر و دوای ڕوخانی کۆماری ئیسلامیش ئەمریکا حەول دەدات ئێران وەکو بازارێکی گەورەی بازرگانی بخۆی ڕابگرێت و تەنانەت بربەستیش ساز بکە بۆ وڵاتانی ئەوروپایی بۆ سەرمایه‌گوزاری. ئەمە یەک لە هەمان حاڵیشدا خودی ئەم مەسئلەیە بەرەی ئێران لە وڵاتی ئێران لە بەرەی ڕووسیا و چین دەردێنێت و ئەو بەرەیەش کرد و لاواز دەکات. زۆر جار ئەو پلانانەی کە دەندرێت بۆ جۆرەی کە دانراوە بڕێوە ناچێت و فاکتۆرهای تازە دێنە گۆڕێ و باڕاستەی کە دادەڕن. نمونێکی بەرچاویش ئەوەیە مەسەلەی ئەمە ئەفغانستانمان دیت دوای 10 ساڵ و کوشتاری زۆر و ئەمریکا و زلهێزەکان ناچار بوون کە ئەفغانستانیان بەجێهێشت. بەڵام بۆ ئێران هێزە گەورەکان و ناوچەیەکان حەول دەدەن کە بەشی خۆیان بچڕن. ئەمریکا و ڕووسیا و تورکیەش هەر ئاوا حەول دەدەن کە خازانج و بەرژەوەندەکانی خۆیان لە ئێران هەر ئێستاوە لە بەرچاو بگرن و دەستی تێوەردەن. بەڵام ئەوەی کە ڕۆشنە کە بۆ ئێمەی کورد کە لە بەرچاوی بگرین لێکدانەوەکانمان حسابی لەسەر بکەین ئەویش دەستێوەردانی وڵاتانی دەرەکی بە تایبەتی تورکیە و ئازەربایجانن کە ئەمانە دەتوانێت هەڕەشێکی گەورە بێ بۆ سەر کورد. ئەمە بە بڕای من خاڵێکی مهمە. بەڵام ئەمریکا و زلهێزەکان حەول دەدەن دوای ڕوخانی کۆماری ئیسلامی من شکم نییە لەوەدا کەوان ئالتەرناتیوی خۆیان هەیە، بەڵام حەول دەدەن باڵانسی ئێران وەک وڵاتی ئێران و باڵانسی ناوچەکە ڕابگرن. ئێمە کە دیتمان لە سووریا دوای ڕوخانی بەشار ئەسەد ئەحمەد شەرعیان قوت کردەوە. دیارە خۆوە لە ڕۆژانی ئاخردا نەبوو کە ئەحمەد شەرع قوت کراوە، بەڵکو ئەوانە بەپێی ئەو لێکدانەوانەی کە خەڵکی باسی دەکەن دیارە 10 ساڵە ئەمریکا ئەوانە خەریکی پەروەردەکردنی کەسانێکی وەکو ئەحمەد شەرع هەن کە دیتمان هەر لە چەند ڕۆژی دوای هاتنە سەرکاری ئەحمەد شەرع بە پەلەپرۆژە ئەم وەزیری خارجی ئەم وڵات و ئەو وڵات دەچوون وەبیان دەکردەوە کە چاویان بە ئەحمەد شەرع کرد. ڕاستەکەی من پێم وایە یەکێک لەو سناریۆیانەی کە دەبێت پێشبینی بکەین ئەوەیە کە کۆماری ئیسلامی بمێنێتەوە، ینی دوای ئەو شەڕ و کێشەیە کە ئێستا لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا بوویەتی یەکجێ نەڕوخێت و بمێنێتەوە. پێم خۆشە لە باسێک لەو سناریۆیە بکەین جا دوایە باز لەوە بکەین کە ئەگەر بڕوخێت ئێران و کوردستان بەرەو شوێ دەچێت
لە حاڵەتی یەکەمدا کە ئێمە وەکو کاتی خۆی لە عێراقیش دیتمان، ینی کاتێک سەدام حوسێن هێرشی کرد بۆ سەر کوێیت، دوایە کە شکستی خواردو لە کوێت وە دەریاننا بەوە ڕازی بوو، ینی هەواپەیمانەکانی بەوە ڕازی بوون کە لە دەسەڵاتدا بمێنێتەوە و هەموو مەرجەکانی خۆی بەسەردا بستەپێنن بۆ خۆی بەو شەکەی بمێنێتەوە. ئەو ئەگەرە هەیە کە لە ئێرانی بەو جۆرە بێت، ینی هەموو مەرجەکانی وڵاتانی ڕۆژاوای قبول بکە بەڵام وەکو دەسەڵاتێک بمێنێتەوە. لەو حاڵەتەدا دیارە بەرامبەر بە هێزی دەرەچی، بەرامبەر بە وڵاتانی دەرەوە زۆر لاواز دەبێت، هەموو مەرجەکانیان قبول دەکات، بەڵام بەرامبەر بە خەڵکی ئێران، بەرامبەر بە ئۆپۆزیسیۆن زۆر بڕندە و هار دەبێت. کەوابوو یەکێک لە ئەرکەکانی ئێستای هەموو حیزب و ڕێکخراوە سیاسەکان و ئۆپۆزیسیۆن و خەڵکی ئێران دەبێت ئەوە بێت کە نابێت ئەو ڕژیمە تەنیا بەرامبەر بە وشاری دەرەچی تەسلیم بێت، دەبێت بەرامبەر بە خەڵکی ئێرانیش تەسلیم بێت، دەبێت دەسەڵات یعنی ڕادستی خەڵک بکاتەوە و لەسەر دەسەڵات نەمێننەوە. بەڵام ئەگەر بە هەر هۆیەک ئەو ڕژیمە بڕوخێت، ئەو دەمی پرسیارەکەوەیە چێ میراتگرەکەی دەبێت، یعنی ئەگەمە بڵێن داهاتووی ئێران و کوردستان لە ئەگەی ڕوخانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا چۆن دەبێت، وڵامی پرسیارەوەیە کە چێ میراتگرەکەی دەبێت. ئەگەر لایەنێک بێت کە باوەڕی بە تەمەرکوزگەرایی هەبێت، یعنی دەسەڵات دابەش نەکات لەگەڵ گەرانی ئێران، ئەگەر لایەنێک بێت کە ئایدۆلۆژیک بێت، لایەنێک بێت کە باوەڕی بە فرەیی زمان و نەتەوە و ئاین و جۆراوجۆرەکانی ناو ئێران دەبێت، بەساو بە هێزێکی دەرەچی بێت، ئەمە دەتوانم بڵێم ئێران بەرەو شەڕی نێوخۆیی دەبات. ینی هەر هێزێک هەر میراتگرێکی دەسەڵات لە ئێران کە لەسەر کار بێت، بەڵام هەوڵ بدات کە بە شێوەی پێشوو ئێران بەڕێوە بەرێ، ئەی دەسەڵات دابەش نەکا، ڕێز لە دموکراسی نەگرێ، ڕێز لە مافەکانی خەڵک نەگرێ و ئەو جۆراجۆرایی لە ئێراندا هەن ئەوانە بەڕسمی نەناسێ، بە دڵنیاییەوە ئێران نەک بەرەو سەرخام گرتووی نابات، بەرەو هێمنی نابات، توش شەڕی ناوخۆی دەکات. بۆیە گرنگەکە ئەو دەسەڵاتەی لە داهاتوودا لە ئێران دێتە سەرکار، یا ئەو لایەنانەی کە دەبنە میراتگری کۆماری ئیسلامی وەزعەکە کۆنترۆل دەکەن، دەبێت ئەو شتانەی کە زیاتر لە 5 ساڵ خەڵکی ئێران بەدەستێوە دەناڵێنێت، ینی سیاسەتی تۆریستیە، سیاسەتی دەستێوەدان لەگەڵ لە وڵاتانی دیکەدایە، بێڕێزیە بە مافەکانی خەڵک و سەرکوتی خەڵکان، نەبوونی دموکراسیە و دەسەڵاتێکی دینیە، دەبێت ئەوانە وەلا بنێن. ئەگەر ئەمانە نەکەن ناتوانن بڵێن ئێرانی داهاتوو تەحویل وەربگرن و لە سەرەتاوە تووشی شێشە دەبن. هێزە سیاسیەکانی هەڵسوڕاو لە کوردستان زۆر جار بە شێوەی جۆراوجۆر لەگەڵ کۆماری ئیسلامی هەڵسوکەوتیان کردووە، زۆر جاریش یەکدەنگ دژ بە کۆماری ئیسلامی وەستاون. هێزە سیاسیەکانی کوردستان دەبێت چی بکەن لەم کاتەدا کە ئەگەری ڕوخانی کۆماری ئیسلامی لە هەموو کاتێکی تر نزیکترە؟ ئەوەی کە لە دەوری کوردستان خەڵکی چۆن دەور دەبێنن من زۆر شارەزایم نییە. ئەوەندە دەزانم کە ناسیۆنالیزمی تۆخی ئێرانی لە ماوەی سەدان ساڵی ڕابردوو لە ڕێگەی میدیاکانەوە، لە خوێندنگاکانەوە، مەراسموانەکانەوە، کتێبە دەرسیەکانەوە، سینەما و شانۆ، ئەوانە جۆرێک لە شوونیزمی پەروەردە کردووە کە هەر ئێستاش ئێمە دەیبینین. ڕەویش و ئاکاری شاپەرستەکان و سەڵتەنەتخوازەکان نمونەیەکی بەرچاو لە ئەم مەسئلەیە. من ئەم ناسیۆنالیزمە وەکو بەربەستێکی گەورە دەبینم بۆ داهاتووی دیموکراتیک لە ئێران. ڕەوتی مەسهەبیش بڕوا ناکەم بۆی ئەو وەزعی کە جمهوری ئیسلامی خۆڵقاندی کاریگەرێکی ئەو تۆیان هەبێت. بەڵام وەختایەکی ئێمە دەگەڕێنە سەر کوردستان مەسئلەکە تەواو جیاوازە. یەکەمەوەی ئێمە خاوەنی خەباتێکی درێژخایەنی جەماوەری مافخوازانە و دموکراتیکین، دژی جمهوری ئیسلامی و وەکوانە پەرستی، خاوەنی حیزب و حیزبە بەهێزەکانی وەکو کۆمەڵە و دموکرات هەین، ئەزمموی هەیئەتی نوێنەرایەتی خەڵقی کوردمە لە ساڵی 1950 و 1959دا هەیە، ئەزمموی کورتی
ناوەندی هاوکاری حیزبەکانی ڕۆژهەڵاتمان هەیە، خاوەنی بانگەوازی هاوبەشی ڕێکخراوە سیاسەکانی کوردستانین، خاوەنی جوڵانەوەی مەدەنین، خاوەنی ژینگە پارێزی ژنان و ئەدەبی و فەرهەنگین. هەموو ئەوانە دەتوانن هێز و توانامان بدەنێ. مەرجی سەرەکیش ئەوەیە کە کورد چەندە هەڵوێستی هاوبەشی هەیە. ئەوەی کە من ئێستا دەیبینم خاوەنی ناوەندێکی بەهێزی کوردی ڕۆژهەڵات نین کە ئەوەش بۆ خۆی دەردێکی گەورەیە. جا ئەوەی کە کورد کەنجە بەرە ئەوە دەچێت، چۆن بەرە ئەوە دەچێت، ئەوە هێشتا ڕۆشن نییە. بەڵام وەختایە کە ئێمە لە ڕوانگەیەکی گەورەی کۆمەڵایەتی و نەتەوایەتیەوە بەرەوە ئەوە نەچین، ئەگە هەر ئەم حیزب و ئەو حیزبێ من پێوانەیە خاوەنی ئەو ناوەندە گەورە بین. ئەوەشی کە حیزبەکان بۆ خۆیان لە نێو خۆیاندا چی دەکەن و چۆن بوون، ئەوەش ئێمە هەموو ئێمە شارەزاین. حەو کاتی خۆی حەول درا بۆ پێکێنانی بەرەیەک پلاتفۆرمی هاوبەش، بەڵام ئەوانە سەری نەگرت. ئایا ئاڵۆزەکە ئێمە ناچار بەوە دەکات؟ ئەوەش مەسئلەی کەیە کە وەختە دەبێت پلانێکی بەپەلە و پرۆزەدانین کە ڕەنگە زۆر گونجاو نەبێت. بەڵام من پێشتریش کتبووم کە ئێستاژەوە دووپات دەکەمەوە بەلاوازبوونی جمهوری ئیسلامی یەکەم شوێنێک کە لە ئێران ئازاد دەکرێت، یەکەم شوێنێک لە ئێران کە پەرسەمی نەگریسی جمهوری ئیسلامی دێنە نەخوارێ، ئەوە کوردستانە. ئێمە خاوەنی ئەو ئەزمونە زۆرین، بەڵام بەداخەوە لەباری ڕێکخراوەییەوە کە ناوەندێکی گەورەی بەهێزمان بێت، ئێمە کز و لاوازین و ئەوەش بەڵایەکی گەورەی بۆ ئەمە کرد. بەڕاستی ئەوەڵی و تا ئاخری 46 ساڵی کۆماری ئیسلامی ئەمە یەکێک لە گرفتە دەرەجەیەکەکانی وە کوشەندەکانی مخالفینی کۆماری ئیسلامی بووە کە لە دەرەوەی کوردستان جارێکی دیکە مەبەستی دقیقم کوردستان ڕۆژهەڵاتی کوردستانە هێزێک نەبووە کە لە ناو کۆمەلگادا هەم ساحەبی ئێعتیبار و خەڵک بێ، هەم ساحەبی پلان و بەرنامە بێت بۆ ئاڵوگۆڕ لە ئێراندا. ئاڵوگۆڕێکە لە داهاتووی ئێراندا ڕۆشنایەک نیشان بدات کۆمەلگایەکی مەدەنی دموکراتیک باشتر لەوەی کە ئێستا هەیە بخاتە بەردەستی خەڵک، بۆیە کۆماری ئیسلامی توانیوێتی درێژە بە تەمەنی خۆی بدا. حاڵی حاضر هێزەکانی ئێران ئەگەر بەسەر دوو بەرەی بەرفراواندا دابشکەی دەستی ڕاستیەکان و دەستی چەپیەکان، ڕەنگە دەستی ڕاستیەکان مەجای زیاتریان لەبەردەستدا بێ بەهۆی هەماهەنگبوونیان لەگەڵ هێز دەرەکیە کە هاتووە ئێرانی ڕۆخاندووە. لایەنە چەپەکان جیاواز دەوەی کە زۆر پەرتەوازن بڕێتیان لەناو واقعەتیشدا ناژین. واقعیت سیاست شەڕ مەسایلێکە لە کۆمەلگادا ئەقۆمێ خۆش بێ یا خۆش نێ واقعیتە تۆ لەگەڵ واقعیتدا پلان و بەرنامەت نەبێ یا بەجێ دەمێنی یا ڕەنگە ببی بە ژێری ڕووداوەکانەوە. حاڵی حاضر من لە ناو هێزی دەرەوەی کوردستاندا هێزێکی چەپی یەگرتو نابێنم کە پلانی هەبێت لەم دەرفەتانەدا ڕقابەت لەگەڵ دەسەڕاستیەکاندا بکە، بەڵام پۆتانسیلەکەی لە ناو کۆمەلگادا هەیە. خوێندنەوەی واقعیتەکان وەک خۆی وە قبولکردنی ئەوەی کە هێزێکی دەرەکی کە ڕەنگە دڵخوازی هەموو کەسی ژنەبێت هاتووە کۆماری ئیسلامی ئەڕۆخێنە بەبێ هەماهەنگی یا بەبێ جۆرێک قبولکردنی ئەم واقعیەتە. بە بڕوای من هەر هێزێک بیهەوێت لە داهاتووی ئێراندا نفوزی هەبێ ئەبێ جۆرێک هەماهەنگی لەگەڵ ئەم هێزە دەرەکیە بکات. ئێستا دیپلۆماسی ناو بنین یا بە جۆرێک هاوفکریشی ناو بنین من نازانم، بەڵام داهاتووی ئێران ئەم هێزە بە شکلی دەرەجە یەک بە نەفەی خۆی دابینی دەکات بەرەو پێشی دەبات کە کۆماری ئیسلامی ڕوخاندووە، بەڵام ئەوان بۆیان گرنگ نییە کە لە داهاتووی ئێراندا دەسەڵات بەدەستەوە بگرێ بە شەرتێک لە بەرامبەری ئەواندا و ئەو سیاسەتانە کە کۆماری ئیسلامی لە بەرامبەر ئەواندا کردی نەکاتە پلان و بەرنامەی خۆی. ئێرانی داهاتوو ئێرانێکی لاواز دەبێت، ئێرانێکی بێ چەک و چۆ و ئەمکاناتی مدرن ئەبێت لانی کەم بۆ مدەتێک کە حتا ڕۆژەوە دڵنیا بێ کە ئەم ساختار و سیستەمە لە ئێراندا بەرەو چی مەسلێک دەچێت شکڵێک لەوەی کە مەسەل لە سووریا شاهدین. و بە بڕوای من لەم حاڵەتەدا ئەپۆزیسیۆنی کورد مەجالێکی زۆر گەورەی لەبەر دەستدا دەبێت
پێکەوە لەسەر شتە پراکتیکیەکان لەسەر ئەو شتانێکە لە دنیای واقعیە هەن و هەمومان پێویستمان پێیانە ئەمنیەت ڕێکخستنەوەی کۆمەلگا دامەزراندنی شێوەیەکی ئێدارەکردن هەم مەجای هەیە هەم پۆتەنسیلەکەی هەیە و هەم ئەوە ئەخڵقە. من هێشتا دڵنیانیم کە هێزە کوردیەکان بە هەموو لایەنەکانیانەوە چەندە ئامادەگییان هەیە چەندە خوێندنەوەیان بۆ ئەم وەزعە دروست و ڕاستە، بەڵام واقعیەتەکانی ناو کۆمەلگا ئەمە نیشان دەدا کە کوردستانی پاژڕۆخانی کۆمەڵی ئیسلامی بەهێزترین و ڕێکخراوترین نقطەی ئێران ئەتوانێت ببێ ئەگەر نەبێ خەتاکە لەلایەن هێزی کوردی و ئەو لایەنانەوەیەکە ڕۆتی ڕووداوەکانیان خاستە یا ناخاستە ئەکەوێتە دەست. هێوادارم وا بێکە ئەم هێزانە پێکەوە پلان و بەرنامەیان هەبێت و کۆمەلگای کوردستان منەزەمترین ڕێکخراوترین و سیاسیترین بەشی ئێران بتوانێت نقطەی گۆڕانێکی گرنگ وەرچەرخانێکی گرنگ لە هەموو ئێراندا بێت. یەک شت دەبارەی هێزە سیاسیەکانی کوردستان کە من پێم وایە ئایسە زۆر لازمە ئاماژەی پێ بکەم ئەوەیە کە هێزی سیاسی کوردی دەبێت زۆر هوشیار بێت، نەکەوێتە ناو کایەکە وەکو ئیسلاح تەڵەبی ناوی لێ ئەبن کایە کە ئێمە ئیمکانی سازشمان لەگەڵ کۆماری ئیسلامی ئەبێت. ئەوە ئەتوانێت بەنەوەیەک بە نەزەری من خۆکوژیەکی سیاسی بەیە خەتایەکی گەورەی ئستراتژیک بێکە ئەو هێزە سیاسیانە ئەگەر گەرەکیان بێ ئەنجامی بن هەم خۆیان ئەسووتن و هەم ئەو ئەرزش و ئێتەبار و بایەخی خۆیان لە کۆمەلگای کوردستان لە دەستان پێم وایە ئەوە شتێکی زۆر گرنگە. تەنانەت ئایسە ئۆپۆزیسیۆنی ئێرانیش حاضر نییە لەگەڵ کۆماری ئیسلامیە، ئەوانەی کە واقعەن خۆیان بە ئۆپۆزیسیۆن نەزانن، ئەوانەی کە پیان وایە کۆماری ئیسلامی لەسەر بنەمایەکی بەستەڵاح غەیری دموکراتیک و بنەمایەکی خوێنڕژانە حاکم بووە حازنین لەگەڵ ئەوە هیچ سازشێکیان بێت. چ بێ بە ئێمەی کوردکە لە کولیەتە ئێمە ئەو کێشەمان لەگەڵ کۆماری ئیسلامی هەیە بە کولیەتی کۆماری ئیسلامیمان بەکو دەوڵەتێک کە داگیرکەرە قبولمان نییە لە خاکی کوردستان پەسەشەی ئاگامان بێت کە بە تایبەت هێزە سیاسیەکان واردی بازنەی خەتەرناکی مساڵەحە لەگەڵ کۆماری ئیسلامی نەبن. من لە بڕوایدام کە ئێستا حیزب و ڕێکخراوە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەبێت زۆر بە خێرایی هەنگاو بنێن بۆەوەی کە یەکگرتوویەک لە ئاستی حیزب و ڕێکخراوە سیاسیەکان و کەسایەتی سیاسیەکان و بڵێن هەمووانێک کە ڕۆڵیان هەیە لە بزوتنەوەی نەتەوەی شۆڕەژێرانەی ڕۆژهەڵاتی کوردستاندا دەبێت یەکگرتوویەک دروست بێت. ئەمەش بە وەلانانی هەرچی ناکۆچی و ڕقەبەرایەتێکی ناسالمە لە بینیاندا بەوە دەکرێت. ئەگەر ئەم یەکگرتوویە دروست بێت جا ئەمە لە شێوەی هاوپەیمانەتیەکە لە پێکێنانی ناوەندێکە ئۆرگانیزاسیۆنێکە کە بتوانن لە دەوری کۆمەڵە خاڵی هاوبەش کۆمەڵگە ئامانجی هاوبەش کۆ ببنەوە. ئەگەر ئەم یەکگرتوویە ڕووی بدا کە بە بەڕوای من ئەگەر بە خێرایی نەکرێت درێنگ دەبێت، ئەگەم یەکگرتوویە ڕوو بدا ئەو وەختەی پێویستە کۆمەڵێک ئامانج دیاری بکەن بۆ وێنە ئەگەر ئەو ڕژیمە بەرەو لێکەڵۆشان چوو چۆن وەزعەکە لە ڕۆژهەڵاتی کوردستان کۆنترۆڵ بکەن، نەبێت هەر کەسی نائەمنی ڕوونەدا تاڵان و ڕاوڕوود ڕوونەدا تۆڵە ئەستێنی هەرکەس یا هەلایەنێک کە چەکی بەدەستەوە بوو تۆڵەی خۆی لەوی دیکە نەکاتەوە، وەزعەکە کۆنترۆڵ بکرێ و سەرۆت و سامانی گشتی وڵات پارێزرێ، ئاسایشی خەڵکە پارێزرێ. و ئەمە ڕیزە کۆمەڵێک کار هەیە کە دەبێت ئەم ئۆرگانیزاسیۆنەی کە حیزب و ڕێکخراوەکان ئێستا دەبێت پێشی بێنن بۆی دیاری بکەن، هاوکات دەبێت هەوڵ بدات لەگەڵ لایەنە ئێرانیەکان کە دەیانەوێت جێگرەوەی کۆماری ئیسلامی بن لەگەڵەوان پێوتە دیالۆگ و ویستەکانی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بەسەرواندا یعنی بەوانی بقبوڵێنن، هەم لەگەڵ بڵین لایەنە ئێرانیەکان لە دیالۆگدا بێت و لە ڕێککەوتندا بێت بۆەوەی کە هەر بەدیرێک لە ئێرانی هاتە سەرکار دام بە مافەکانی نەتەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستاندا بنێەوە ماف و ئازادەکانی خەڵکی ئێران بەگشتی لە بەرنامەکانیاندا هەبێت. هاوکاتیش ئەم یەکگرتوویە ئەم ئۆرگانیزاسیۆنەی پێک دێت دەبێت هەوڵ بدات لەگەڵ وڵاتانی ڕۆژاواییش لەگەڵەوانەی کە بوون بە هۆکارێک لە ئێراندا ئاڵوگۆڕ دروست بێت لەگەڵەوان لە دیالۆگدا بێت بۆی پشتی نەتەوەی کورد بگرن، چونکە تا ئێستاش یعنی ڕێکخراوترین خەڵک لە ئێران خەڵکی کوردستانن و دەتوانم بڵم بزوتنەوەی نەتەوەی شۆڕژێرانەی کوردستان زیاتر لە هەر بەشێکی دیکەی ئێران گوتار و بەرنامە و ئامانجی شیاوی سەردەمێکی نوێی پێەیە. ینی ئەگەر لە بەشەکانی دیکە ئێرانیش باوەڕ بە یەکسانی ژن و پیاو نییە، باوەڕ بە دادپەروەری کۆمەڵایەتی لە بەرنامەکانیاندا نییە،
باوەڕ بە دابەشکردنی دەسەڵات لە بینی نەتەوە جۆراجۆرەکان و بەڕسمی ناسنی زمان و ئاین جۆراجۆرنێ لە بزوتنەوەی نەتەوەی ڕۆژهەڵاتی کوردستاندا لە بەرنامەی ئەو بزوتنەوەی کە لە کوردستان هەیە هەموو خاڵانە هەن. بۆیە دەبێت هەوڵ بدرێت کە ڕۆژهەڵاتی کوردستان جێپەنجەی دیار بێت بۆ ئاڵوگۆڕانەی کە لە ئێرانی داهاتوودا پێک دێت. ئەوەی کە هەڵگەڕێتەوە سەر وەزیەتی ئێستا ئێمە بە کۆدەنگیەکی زۆر زیاتر پێویستمانە. بە باوەڕی من هیچ لایەنێکی سیاسی خۆشیەوە یا ناخۆشیەوە نوێنەرایەتی هەموو کۆمەلگا ناکە و ئێمە پێویستە هەموو حیزبەکان، هەموو کۆمەلگای مەدەنی، هەموو چالاکانی سیاسی، هەموو کەسایەتیەکان کە دەور و نەقشیان هەیە کۆبنەوە کۆدەنگیەک ببێ، هاودەنگیەک ببێ لەسەر ئەم وەزعیەتە. ئەگەر ئێمە کاتمان زۆر بەدەسۆ نییە، ئەگەر ئێمە ماڵی کورد لە لای خۆمان ڕێک نەخەین، یەک نەخەین، ئەگەر یەک ڕێزی نیشتمانی ناوەنێ یەک ڕێزی خەڵکی یا یەک ڕێزی حیزبەکان پێگنێنین، ئەو ڕژیمە ئەگەریش بڕۆخێت بەڕاستی بەسەر ئێمە ڕۆخێت و ئەگەر نەڕۆخێ ئەلعان خۆ ئێمە هەموو ئەی بینین ئەوانە هەموو کەسێک تاوانکار، هەموو نەیارەکانی خۆیان تاوانبارەکەن بەوەی کە جاسووسی ئیسرائیلن و ئەوە زۆر بە ئاسانی لە ڕابطە لەگەڵ خەڵکی کوردستانە خەڵکی لێوەرەگرن. ئەوان ناسیۆنالیزمی خۆیانیان بە جۆرێکین کردووە بە ڕۆژێک لە ئیسلام و بەرەو ناسیۆنالیزم بایان داوە و توانیویشیانە بەشێک لەو هەستی ئەو خەڵکە بەلای خۆیانە ببن یان تەنانەت ئەو چالاکانی ناو میدیا. ئەگەر ئێمە ئەوانی تر لە نارەکانمان یا دوشمنەکانمان لە شەرایەتێکی وا ئەتوانن هەتا مخالفینی خۆیان کۆکەنەوە، ئێمە کە تەوافقاتێکی بنەڕەتی و ئەساسیمان هەیە کە چیمانەوێ بۆ خەڵکی کوردستان، کە ئازادیمانەوێ، کە بەرابەریمانەوێ، کە ژینگەیەکی سالممانەوێ، کە شەڕمان ناوێ، کە مافی خەڵکی زەحمەت کێشمانەوێت، کە دەست نەبردن بۆ چەکە لە داهاتووی کوردستانە، کە مەسەلەی دموکراسیە، مەسەلەی مافی خەڵکی زەحمەت کێشە. ئێمە دەبێت کۆبینەوە، کات و ساتمان زۆر بەدەستەوە نییە، دەبوایە پێش لەمەش ئێمە لانیکەمی داخوازیەکانمان ڕۆشن بوایەتەوە، ینی هەر کەسێک بانگ ئەکرێ بۆ میدیایە، هەر کەسێک لە سوسیال میدیای خۆیان شتێک بڵاوە کاتۆ ئاگدار بێکە لانیکەمی داخوازیەکانی خەڵکی کوردستان چییە لە شرایەتی ئێستا و تەوافقاتێک بکرێ. ئەو وڵاتە ئەگەر هاتوو ئەگەر ڕووخانی ڕژیمیش احتیمالێکی جددیە، ئەگەر هاتوو ڕووخا و ئێمە گەڕاینەوە کوردستان، حیزبەکان گەڕانەوە کوردستان، وانە چۆنی ئیدارەکەین بۆ اقتصادی ئەو وڵاتە، بۆ ئەمنیەتی ئەو وڵاتە، بۆ ئیدارەی ئەو وڵاتە، بۆ خوێندنی ئەو وڵاتە، بۆ دەوا دەرمانی ئەو وڵاتە، ئێمە چۆن خۆمانینەکەین. ئێمە دەتوانین لە تەجاربی وڵاتانی تریش لە دەوروبەریشمانەوەی کە لە ڕۆژاوا و لە باشوور ڕوویدا دەرسوە بگرین، بەڵام ئەوە پێویستی بەوەیە ئێمە هەر ئێستا زۆریش درەنگە کۆبینەوە لایەنەکان پێکەوە 100% هیچ لایەک نابێت بە یاقین، بەڵام بە سازش لەگەڵ یەکترا بە گوێشلکردن بۆ یەکتر بە تەفاهمێک بگەین کە لانی کەم لەسەر داخوازەکانمان، لانی کەمی داخوازەکانمان پێکەوە هاوکاری بکەین. هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە بە خەباتی چەکداری دژ بەم ڕژیمە وەستاون. ئەگەرچی خەباتی چەکداری وەک تاکتیکی سیاسی ماوەی زیاتر لە 20 ساڵە دژ بە کۆماری ئیسلامی تەقریبەن بەکار نەهێنراوە، بەڵام لا ئەگەری هاتنە گۆڕەی دووبارەی ئەم تاکتیکە ئەبێت چۆن هەڵسوکەوت لەگەڵی بکرێ. هێزە چەکدارەکانی کوردستانی ئێران کە مستەقڕن لە باشوور، من پێم وایە پێش هەموو شتێ ئەبێت تەواوی و هێزانە بەیەکەوە دابنیشن، پێش ئەوە پلاتفۆرمێک بۆ ئەوەی کە هەماهەنگ بن، جیاواز لە چەپن ڕاستن، ئیستراتێژی ئەم چۆنە ئەو چۆنە، بۆ ئەوەی بتوانین
بە احساسی مەسئولیەتەوە ئەو ئەرکە کە هاتوۆتە پێشەتێکی دوای ساڵ بەڕێوەی بەرن بەباشی و نمونونەکانی وەک ئەمدی و پێشکەشنەکەی ئەبێ دابنیشن بە تەوافق بگەن بۆ ئەوەی کە ئێمە ئەزانین کوردستانی ئێران وەک واحدێکی ملی لە تەواوی ناڕەزایەتیەکانی ژن ژیان ئازادی مانگرتنە گشتیەکان و نەورۆز جوڵاوەتەوە. ئەبێ ئەگەر هێزێکی سیاسی ئەوانە نەبینێ کە لە کوردستانی ئێران ڕوویدا ئەم چەندین ساڵە ئەم یەکگرتوویە کە بووە لە ناو خەڵکدا کە من باسم کە چ لە مانگرتنە گشتیەکانە چ لە نەورۆزۆ چ اعتساباتی دیکە و هەموو شتێک ئەمە تووشی هەڵەیەکی گەورەمانەکە. ئەم یەکگرتوویە سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ وشیاری مێژووی خەڵکو و ئینسجامێکی ئیجتیماعی کوردستان. گرنگترین ئەرکی حیزبەکان ڕێخستنەوەی هێزە چەکدارەکانە لە ڕاستای پاراستن و ئینسجامی کۆمەڵایەتی و بەهێزکردنی هاوپشتی کۆمەڵایەتی. حیزبەکان ئەگەر ئەو کارە بکەن ئەوە زەرفیەتە دیموکراتیکەکانی کۆمەلگای کوردستان وەگەڕ دەخەن، بەڵام ئەگەر ئەوە نەکەن کوردستان وەک واحدێکی نەتەوەیی تێک دەشکێن و پارچە پارچەی دەکەن. هێزی چەکداری حیزبەکان پێش هەموو شتێک سەرمایەی استراتیژیکی خەڵکی کوردستان واتر سەرمایەی حیزبەکانە، کەواتە ئەرچیەم هێزە لە سەرەتاوە پاراستنی ئێستا و داهاتووی کوردستان. بۆیە تەنها ڕێگەی ئەوەی کە هیچ هێزێ لەباری چەکداریەوە بەرێک نەکەون ئەبێ لەگەڵ ئەو خەڵکانەی کە تا ئێستا ئەو هەموو مانگرتنە گشتیان ڕێخست، ئەو هەموو نەورۆزیان لە چەندین ساڵی ڕابردووە ڕێخستووە، ئەبێ ئەوە ببینن. لەنا غەیری ئەوە ئێمەش وەسعێتێکی مشابهی کوردستانەکەی دیکەمان لێدە مەزورمە باشوورە. ئێمە تەجروبەی ئەم شتانەمان هەیە، تەجروبەکەشی نەبووە خۆمان. مەسەلەن لە ڕۆژاوای کوردستان هێز بووە و هێزی چەکداریش بووە، هێزی چەکداری دیکەش بووە، بەڵام بە دەلیلی ئەوە بە تەوافقات و بە مەشوەرەت و بە بەشداری خەڵک لە هەموو ئۆرگانەکانی کە بۆ ئیدارەی مەملەکەت بەڕێوە ئەچێ ئەو وەسعێتیان پێشێناوە و دیشمان کە زۆر سەرکەوتوو بن باتەوە جوبەوە کە هەموو هێزە داگیرکەرەکە فشاریان هێنا بۆ سەریان. ئێمەش وەک هێزی چەکداری کوردستان و هەموو هێزەکان باسم کرد بە چکۆلە و گەورە و چەپەوە ئەبێ ئەو وەسعێتە بخۆزنەوە دوور لە هەر دەمارگرژی و هێزی فڵانکە زۆرە و کەمە و ئەمە تەنها لەم سەری کوردستان تا ئەو سەری کوردستان ئەپارێزێ کە لە داهاتووتە حتا بتوانین ئەگەر ڕژیمێکی مەرکەزیش ببێ چ ئەوەی هەیە بمێنێتەوە چ ئەوەی نییە کەسی دیکە بێتە جێگایان ئەتوانین بە وەسعێتێکی باشترەوە ڕوبەڕووی ئەو شەرایەتە بینەوە. لە غەیری ئەو سوورەتەدا ئێمە پێم وایە نەئەتوانین لەو ئیمتحانەی کە ئێستا بۆمان هاتە پێشە ڕووسور دەربێ نەئەتوانی ئەو ئەرکەی کە ساڵهای ساڵە لە قسایکەین لەباری عەمەلیەوە بەجێبێنین. ژنان دەوری گرنگیان لە شۆڕشی کوردستاندا بووە. لە داهاتووی دوای کۆماری ئیسلامی چ چاوەڕوانیەک لە ژنان دەکرێت؟ تحلیلێکی دقیق لە وەزعیەتی ئێستای کۆمەلگای کوردستان و زۆرتر لەوە ئێرانیش پێویستی بە ڕوانگەیەکی واقعبینانەیە. داهاتووی دوای کۆماری ئیسلامی هێشتا نهاتووە، بەڵام ئەتوانین لەوە قسە بکەین کە بزوتنەوەی ژنان لە کوردستان ئەتوانێ چۆن تەسیر لەسەر ئاڵوگۆڕی کۆمەڵایەتی لە ڕۆژهەڵات ببێت. ئەگەر کۆمەلگا وەکو ماشینێک یا وەکو دەستگایەکی گۆرە و بەهێز چاولێ بکەین کە بەردەوام لە مەسیرە وستانی بۆ نیە، ژنان نیشانیان داوە کە بەڕاستی مۆتۆری محرکەی ئەو دەستگایە ئەو ماشینە. ژنان توانیویانە گۆرەترین باوەڕائینیەکان، گۆرەترین ئەرزشە سونەتیەکان تێک بشکێنن.
حجابەوە بیگرێتە بەرزبوونەوەی دەنگەکان دش بە ژنکوژی وە یا حتا چالاکی ژنانیش ئەتوانین ئیشارە پێ بکەین کە لە ناو بازاڕی کار و واردی بازاڕی کار بوو. لەبینچوونی کۆماری ئێسلامی لەبەرەوەی ناوێک یا ئاڵایەک نامێنێ نە ئەبێت بەهۆی سەرکەوتنی ژنان و نە سەرکەوتنی کۆمەڵگا. ئەوەی ئەبێ لە بین بچێ بگۆڕدرێ و تێک بشکێ کە تا ئێستا بەهۆی هێزە کۆمەڵایەتیەکان بەتایبەت کۆمەلگای مەدەنی زۆریش گۆڕدراوە، ئەو باوەڕانن وا حوزوری ژنان لە بازار، لە سیاسەت و لە کۆمەلگا بە شێوازهایەکی جۆراوجۆر مەحدوود دەکەن. بەڵام بەداخەوە ئێستا کێشەی سەرەکی لە خەباتی دێموکراسی خواز نەبوونی سازماندەهیە، لاوازی جەریانە سیاسیەکان بۆ کۆکردنەوەی گەنجەکانە، بیستنی دەنگە تازەکان و کۆکردنەوەی گشت بۆ چوونە جیاوازەکان بە دۆر بڕێک پرەنسیبە کە لە ناویە ئازادی و سەربەرزی و سەرکەوتنی کوردستان لە ئۆلەویەت ببێت. باسمان کرد کە ژنان دەوری سەرەکیان لە 46 ساڵی ڕابردوودا بووە. چۆن ژنان دەتوانن لە ئاستی ڕێبەری دەسەڵاتی داهاتووی ئێران و کوردستاندا دەوریان بێت؟ هەر شت من دەنگی بزوتنەوە سیاسی کۆمەڵایەتیەکان بەرز ئەبیسم و ئەبینم، یعنی دەنگی ژنان لە ناو ئەم بزوتنەوانەدا، چه بزوتنەوەی سیاسی و چه بزوتنەوەی کۆمەڵایەتی. ئەگەر هێزە سیاسیەکان دەنگی تایبەت بە خۆیانیان هەیە و ئاوێنەی ئەو هەڵس و کەوتە ڕاستەقینە لە ناو کۆمەڵگانین، ئەوە بێت بەهۆی کەمڕەنگتر بوون و جیایی و دووری زۆرتری جەریانە سیاسیەکان لە واقعیەتێکی کە لە ناو کۆمەڵگادا هەیە. بەڵام ژنان تا ئەو کاتە نەخشی پڕەنگیان لە بازار نەبێت، لە هۆزەهایەکی جۆراوجۆر لەوانە توانین نەشارە بکەین بە هۆنەر و کۆلتۆر بیگرێ تا بەتایبەت بوارە ئابوووریەکان یا بواری اقتصادی ناتوانین دەنگی بەهێزیان لە ناو جەریانە سیاسیەکاندا ببێت. بڕێک لە جەریانە سیاسیەکان ئێژن ئێمە ژن و پیا و بە یەکۆ لە بەڕێوەبەرایەتیە ڕەهبەریدا بەشدار ئەکەین. بێگومانەوە زۆر جوانە و زۆر باشە، بەڵام سیاسەتی دەستوری و هیرارشی حتا دش بە دەستور و هیرارشی ناتوانێت ئەو نەتیجەیە ببێت کە ئاڵۆگۆڕی کۆمەڵایەتی لە پێناو فێر و ئینفعالی کۆمەڵایەتیدا ئەتوانێ ببێت. با تەماشای ڕابردووی ئوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەین، نە بە معنای ئەوەی کە لەوێ هەیە و ئێستا لە جەریاندایە لە چاو ئێمە بێعەیب و ئیرادە، تەنیا وەکو لێکۆڵینەوەیەکی ئەینی و تەجروبی. لە هیچ کام لە وڵاتانە دموکراسی و یەکسانی نەتیجەی ئێرادەی هیچ سیاسەتمەدارێک نەبووە. کۆمەڵگا گۆڕدراوە، تێکۆشان بووە لە پێناویا و بە یەواشی و هەنگاو بە هەنگاو شتێک دروست بووە کە دوای ئەوە ناویان ناوە دموکراسی. بۆ نمونە ئەتوانین ئیشارە بکەین بە یەکێک لە ئیرتیجاییترین هێزەکانی دنیا لە ئافریقا، لە کۆنگۆ، کە بە ناوی جەمهوری دموکراتیکی کۆنگۆ ناسراوە. بەڵام کووە کۆمار و کووە دموکراسی لە کۆنگۆ؟ لەبەر هەر ئەوەیە ژنان بە تەقویەتی خۆیان لە بوارە جۆراجۆرەکانی ناو کۆمەلگا توانن ڕۆژێک تەواوی کۆمەلگا تووشی گۆڕانکاری بکەین. ڕۆژێک ئێمەی ژنان ئەتوانین کۆمەلگا بگۆڕدرین، ڕۆژێک ئێمەی ژنان ئەتوانین ئاڵای ئازادی و یەکسانی خوازی بەرزرا بگرین. لەلایەکی ترەوە کۆمەڵگای ئێران بەرەو گۆڕانکاری خێرا دەڕوە. کێشە کۆمەڵایەتیەکان و بگرە تاکە کەسیەکان چۆن دەبێت چارەسەر بکرێت. سیستمی دادوەری لە ئێران و کوردستانی داهاتوو دەبێت لەژێر چ بنەمایەک دابمەزرێت؟ ئەگەر شۆڕشی ئێران لە ساڵی 1357 ماوەی ساڵێکی خایاند تا کۆتایی بێ بە ڕژیمی پاشایەتی، ئەم جارە کۆتایی هێنان بە ڕژیمی کۆماری ئیسلامی زۆر خێرایە، زۆر بەپەلە خەریکە دێتە ئاراوە
و ئێمە دەبینین کە بەدەر لە بزوتنەوەیەکی جەماوەری خەڵک لە هەموو بەشەکان بەتابەتی لە شۆڕشی ژنجیان ئازادیدا کە جەماوەری خەڵک بەتابەتی لە کوردستان و لە بەشەکانی دیکە ئێرانیش بەڵام بەدەستپێک لە کوردستاندا بەرەنگاری کۆماری ئیسلامی بوونەوە بە تێکڕایی داوای نەمانی ئەو ڕژێمەیان دەکرد. ئێستا ئەو نەمان و فەوتانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی لەلایەن دەرەچێوە لەلایەن دەوڵەتی ئیسرائیل و بە پشتیوانی ئەمریکاوە خەریکە بەرچاو دەکەوێت و ئێمە لەوانەیە لە داهاتوویەکی زۆر نزیکدا لەگەڵ دەورەیەکی نەمانی کۆماری ئیسلامی و بێدەسەڵاتی حکوومەتی ڕوبەڕوو بین. هەموو کاتێک دەورانی بڵێن ڕاگوزەری کۆمەڵی قەیران بەدوای خۆیدا دێنێ. ئێمە لەوانەیە تووشی کۆمەڵێک کێشەی بەدەر لە باسی سیاسی بەڵام کێشەی کۆمەڵایەتی، کێشەی حقوقی، کێشەی ئابووری و ژیانی ڕۆژانەی خەڵک ببینەوە. بۆیە دەبێ زۆر بە وریایی و بە هەستیاری و بە خێرایی خۆمان بەرپرسیارانە تووشی ئەو وەزع بکەین و ئامادەکاری بکەین و زەمینە پێک بێنین بۆەوەکە لەو بۆشایی و لەو چۆلایی دەسەڵاتدا لە کوردستاندا خەڵک تووشی بڵێن شپرزەیی شێواوی نەبن و هەندێک ڕێکار بگرێتە بەر. ئەو ڕێکارانە بە تایبەتی لە بواری خواردنمەنی و ژیان و بەشی دادوەری حقوقیدا دەبێ حتمەن هەرچی زووتر ڕێگایی چارەسەری بۆ بکرێتەوە و باشترین ڕێگا ئەوەیە کە هەروەشی ساڵی 57 شوڕای خەڵک لە شارەکان و لە ئاوایەکان پێک بێ و ئەو ئەرکانە بگرێتە دەستی خۆی. دەوری هونەر لە هەموو شۆڕشێکدا بەرچاوە. لە کاتێکدا کۆماری ئیسلامی بەرەو ڕووخان دەچێت، هونەرمەند، شاعران و وێنەکێشان و هیتر ئەبێت چۆن دەور ببینن. ئێمەگەر چاوێک لە مێژووی ڕابردووی شۆڕشەکان یان بەسەرهاتەکانی کە بەسەر بەشەر هاتووە لە مێژوودا لە تاریخدا بێزگەرە و نووسینانەی کە مێژوو نووسان نووسیویان تۆ هەرکەسە لە زاویەی خۆیەوە یان لە چۆنیەتی بۆ چوونی خۆیەوە جەڕاویەتیەوە و مێژوویە بەشیشی زۆر لە ڕووناکایی یان ئەو تەسویرە دروستانە کە ئێمە هەمانە لەم تاریخانە لە تەریق ڕۆمان و شێعر و تەئاتر و پیەسی زۆر بە زۆر و حتا زاریوە سینەما و نوڤێلەکانەوە بەدەستمان گەیشتووە. بۆیە لە هەر سەردەمێکدا چەندە شارەزایان و کەسەکانی بواری هونەر، ئەدەبیات، شێعر، باقی هونەرەکان، تابلۆ، نەقاشی فعال بوو بن، هەڵسوڕاو بوو بن و توانی بێتیان ئاوێنەی باڵانوێنی سەردەمی خۆیان بن بۆ ئێمەی نەسلی دواتر ئەم تاریخە جەڕدراوەتەوە بە شێوێکی ڕوون و بە شێوێکی پڕ لە ئەحساس و سەرنجڕاکێش و لە هەمان کاتدا بەردەنگ سازکەر بۆ خۆیان. ئەوەی دەبێ هونەرمەندان و کار لە دەست هاتوانی ئەم سەردەما بۆ ئەم سەردەمەی کە ئێمە تێیدا دەژین بیکەن بە بڕای من هەرەوەیە کەم تەسویرە بە شێوێکی وەفادارانە، بە شێوێکی بە ئینسافانە، بە شێوێکی ئینسان دۆستانە بگوێزنەوە بۆ داهاتوو کە نەوەی داهاتوومان بزانێ بە شەرچی بەسەر هاتووە و اتفاقات تێکەوتووە و بەتایبەت لەم سەردەمە ئێمەدا دنیا بەدەست سەر کۆمەڵێک ئینسانی سەر لێ شێوا و ئینسانی نەخۆش، ئینسانی بێ ئیحساس، بەڵام ئینسانی پوڵدارەوە گیری خواردووە. سمان بەسەر دێنن. جا بۆیە هونەرە وەزیفەی هەیە. هونەر سەرڕاوی بۆ خۆی ئامرازێکە بۆ گواستنەوە ئیستیفادەکردن لە قدرەت و زەرفیەتەکان و تواناییەکانی هونەر و بە تەسویر کێشانی سەردەم لە هەمانکاتدا خۆی ئامانجیشە
دێنی جاری وە ئینسان دادەنیشێ بۆ گۆرانیەکی خۆش ڕادەگرێ شعرێکی بە سۆز دەخوێنێتەوە ڕۆمانێکی پڕمازەرا و پڕێحساس دەخوێنێتەوە چاو لە فیلمێکی دروست و واقعی دەکات ئەوە هەر لە خۆیدا خۆشی و ئارامش و ئارامش بە ئینسان دەداوە کەیفیەتی زیندگی بەشەرەکان دەباتە سەرە هونەرمەندی ئەوەی ئێستا ئێمە بەسەرمان دێ نەسلی ئێمە دەوری ئێمە بەتایبەت لە ئێران کە ئێستا زیاتر لە 46 ساڵە بەدەست حکوومەتێکی هاری فاشیستی زدی ژنی زدی ئینسان و زدی منداڵەوە گیری خواردووە دەچوشی چەند شەڕی گەورەی کردوین ئێستا ئەم شەڕی دوایش ئەو ماڵوێرانیانە ئەم نەدامەتیانەی کە بە دوایەتی ئەم برسێتی و لە برسان مردنانە ئەم لە ژێر گڵدا خەفەبوونانەی بنیادەمەکان ئەوانە دەبێت بگوترێنەوە بنووسرێنەوە و منتەقل بکرێن بە نەسلی داهاتوو و هەر ئەمڕۆژ لەسەر ڕەوتی شۆڕشەکە تەئسیری هەبێت شۆڕشەکە بۆ معنایە ئەمن بۆ خۆم پێمە کارێکی هونەری بە پێز لە هەمان کاردا نیشانیدا خودی هونەرمەندەکە یان نووسەرەکە یان شاعیرەکە یان گۆرانی بێژەکە لەکوێی ئەم قەزیە ڕاوەستاوە ئەوەی کە بۆ من ئەهمیەتی هەیە و پێم وایە بە ئینسافانە و ئینسانیە ئەوەیە کە شاعیر هونەرمەند گۆرانی بێژ نەقاش پەیکەرساز دەبێت خۆی لە بەرەی خەڵک لە بەرەی ئەو دەنگاندا ببینێتەوە کە دەنگی هاواری یەکسانی و ئینسانیە ئەمە زیاتر لە هەموو وەختێک احتیازی هەیە بەشەر کەوانە بزانێت ئەو وەزیفەی پرسیارە کە تۆ لە منی دەکەی کە وەزیفەی هونەرمەند لەم سەردەمەدا چییە ئەوانن کە ئەم تاریخە بە شێوەیەکی ئینسانی بۆ داهاتوو بجێڕێتەوە وە سەبتی بکات هەتا زۆرترمان بەرهەمیاوە هەبن هەتا زۆرتر گۆرانی و سرودی بە سۆزی لەو نەوعانەمان هەبن کەمە بجێڕێتەوە بە قازانجی داهاتوویە و داهاتوومان لەو ئەزمونانەی کە ئەوڕۆ ئێمە بەسەری دەبن دەتوانێت کەڵک وەربگرن ئەزمونەکان هەر عێرزمکردن کاری هونەری هەرچەند تاسیرێکی کۆمەڵی هەیە لە کۆمەلگادا تاسیر دادەنێ بەڵام بەرهەمی ئەزمموی تاکە کەسی بنیادەمەکانە کە و کاران دەنووسنیان دەکەن یعنی شاعرێک کە شارێکی بە سۆز یان تەسویری بەختێک دەچێشێتەوە یان حتا سەرکەوتنێک دەچێشێتەوە نیشانی دەدا کە دەربیجەی ڕوانینی شاعیرەکە یان نووسەرەکە کامەیە ئەمن زۆرتر بەو ڕەوتە مەربوتم و پێم وایە دەبێت بکرێت زۆرتر کاری لەسەر بکرێت کە دەربیجەیەک بەرەو دنیایەکی خۆشتر و باشتر و ئینسانیتر و بێشەڕتر و کەم دەردی سەرترمان بۆ بکاتەوە و میدیا کە لەو کاتەدا کۆماری ئیسلامی لاواز بووە و ئەگەری ڕووخانی هەیە دەبێت چۆن دەور بنوێنێ ئەو شەڕی ئێران و ئیسرائیلە یەک شتی بەڕۆشنی نیشاندا شەڕێکە لە ڕابطە لەگەڵ تێکنۆلۆژیە شەڕێکە لە ڕابطە لەگەڵ ئیطلاعات و زانیاریە و شەڕێکیشە لە ڕابطە لەگەڵ شەڕی میدیاییە شەڕی ڕەوایەتەکان ئەوەی هەڵگەڕێتەوە سەر مەسەلەی میدیا بیرۆڕای گشتی زۆر زۆر گرنگە بۆ لایەنی شەڕەکان دیارە بەداخەوە ناتوانێت بێخا بە بارێکا بیرۆڕای گشتی و بیرۆڕای گشتیش یەکدەست نییە بەڵام دەوری میدیا زۆر زۆر لەوە گرنگە کە کام ڕەوایەت هەڵکەکە وەری ئەگرن یا بەشێکی زۆری کۆمەلگا وەری ئەگرێەوەوانە ئەوەی هەڵگەڕێتەوە سەر میدیای ئێمە ئەگەر بە چاو خشانێک بەسەر ئەم وەزعیەتە میدیا و ئەم شەڕی ڕەوایەتانە کە ئێستا هەیە ماشای میدیای خۆمان بکەین لە ڕۆژهەڵاتی کوردستان هەرچەند ئێمە بەخۆشیەوە زۆر هەبووینێتە پێشێ سوشیال میدیایەکی زۆرمان هەیە بڕێکیش میدیای سەربەخۆمان هەیە میدیای حیزبیمان هەیەوانە ڕەنگە بن لە بەراورد لەگەڵەوەی ئێمە بلێتێکی بێدەوڵەتی وەزمان زۆر خراپ نەبێت بەڵام بە باوەڕی من جواب دەرەوەی پێویستیەکانی ئەم سەردەمە نییە دەبێت بە جۆرێک ئێمە بڕین بەرەو میدیایەک کە هەموو ڕەنگەکان هەموو دەنگەکانی تیا بێت بتوانێت ویست و داخوازیەکانی کۆمەلگا بە ڕۆشنی
هەر بۆ ناوخۆی کوردستانیشنا بە دەرەوە بە دۆستان بە بیرۆڕای گشتی ڕابێنێ بۆ ئەوێمە پێویستمانە بە میدیاکاری حرفەی، پێویستمانە بە تەکنۆلۆژی باش، پێویستمانە بە لاوان بە ژنان، پێویستمانە بەوە کە پسپۆڕان ئەو ماتریالە خام و خاوە بن بە میدیا کە وەکو کۆمەڵناس، وەکو ڕەوانناس، وەکو ئێکۆنۆمیست، وەکو هەموو ئەوانە کە چ شتێک کە پرسیاری خەڵکە، چ شتێک زیهنی خەڵک هەنگاوێک بەرەو پێش ئەبات، چ شتێک ئەتوانێت ڕۆشنایەکی زیاتر قاتە سەرهێنەکە. ئێمە کەم و کوڕیشمان کەم نییە، هەرچەند پێشڕەویمان بووە لە میدیا، بە باوەڕی من میدیایەکە ئیدۆلۆژیک بێ، میدیایە کە بەرتەسک بێ، تەنها یەک بیرۆڕای تیا بێ، کۆمەلگا هەموو بیرۆڕایەکی تایە، هەموو جیاوازیەکی تایە. ئەگەر ڕەنگدانەوەی ئەو کۆمەلگا نەبێ، ڕەنگە لەباری میدیاییۆ تۆ بەرنامەیەک دروستکەیت مثلەن بۆ فەلا یا بۆ لاو یا بۆ وەرزشکار یا بۆ بەشی ئێکۆنۆمی، ئەوە جیایە. بەڵام وەختی میدیا ڕوو بە کۆمەلگا قساکە دەبێ ڕەنگدانەوە و دەنگدانەوەی هەموو ئەو ڕەنگا و ڕەنگی ناو کۆمەلگا بێ. هیوادارم ئێمە بتوانین بە دەرسوەرگرتن لەمەی کە میدیا چ دەورێکی گرنگی هەیە و هەرچێکە چینە پێشێ ئەونەی کە شەڕەکە گرنگە، ئەو شەڕە فیزیکیە، ئەو بۆمبانە، ئەو هێزانە، ئەو زانیاریانە، ڕەچی میدیای شەروا گرنگە و ئێمە دەبێت خۆمان سازکەین بۆ ئەوە لێرەکانی ئێمە دەوروبەری ئێمە حکوومەتەکان ئیمکاناتێکی زۆریان هەیە و ئێمە پێویستن لەو وارێشە هەنگاوی جدی هەڵهێنینەوە.